توێژینەوەم کردو و داتاشم لەلایە هەر لە ساڵی 2010ەوە هەتاوەکو ئێستا تاوان ئاوی دەربەنی خان یعنی ڕاستە ئاوی باراناوی هەیە بەڵام یەک پێناسەی زۆر کورت ئەیگرێ ئەویش بریتە ئەتوانی پێی بڵێ لە ئاوی کۆکراوی پاشماوی مەجاری چەند شارێکی گەورە کە یەکێکیان لەوانە ئەم سلێمانی خۆمانێ کرماشانە هەڵەبجەیە شارەکانی کەی ئێرانە ماوێکی زێرا بە ناومان ناو بەنداو زێرابە لە پێش سەدەکە ئەگەر دراستان کردی بێ نزیکەی 6 مەتر نیشتوی ماوادی ئۆرگانیکی هەیە مەوادی ئەندامی هەیە ئەم مادە ئەندامیانەی کە کۆبوونەتەوە لەوانە هەمووی پاشەڕۆی خۆراکە پاشەڕێوی باتریەکە حەستان کردووە چییە؟ مەوادی کیمیاوی تایە ئەمانە تاوان کۆمەڵێ مەوادی کیمیایی یاخود ئەندامی ژەهری تایە و مادە کانزا قورسەکانی تایە کە زۆر خراپن بۆ تەندروستی مرۆڤ ئەمەی ئاماژەی بە پرۆژەیە بکە مختی خۆی لە ساڵی 2008 کە بەڕێز ئەو کاتە سەرۆکی حکوومەت کاکومە فەتاح بوو لەگەڵ دکتۆر علی سایی کە سەرۆکی زانکۆی سلێمانی بوو گروپێکیان دروست کرد لە ئاکادیمان و بەرحاڵ لە هەموو پسپۆڕانی جیاواز لە ناو زانکۆیە ڕۆشتین بۆ ئاوی دەربەنی خان داتاکانمان وەرگرت تێستمان کرد لە هەموو شوێنێکی دەربەنی خانە ساڵی 2010 کە ئێستا خراپتر پیش بووە و دوایی بۆ هەموو شوێنێکی چی بوو یعنی بۆ لە قوڵایی جیاواز لە ڕوبەری جیاواز چی بوو ئستنتاج شتان کرد ئاوەکە مەوادی ژەهرەی کانزا قورسەکانی تایە مەوادی ژەهرەی ئەندامە ئۆرگانیکەکانی تایە حتا ماسیەکانمان پسپۆڕانی بایۆلۆجی کە ماسیەکانیان وەرگرت ماسیەکانیان شی کردەوە دوای تێستیان بۆ کرد سەیران کرد کە مادە ژارەکان لە ناو خودی ماسیەکە شایە بەڵێوە زوو ماسیەکانی شیەمرن ئەم ماسیەکانی سەر پێتەڵم بۆ چێمرن ئەم سامپڵانەمان ئەم نمونانەمان نرد بۆ ئەمریکا بۆ ئەوەی دڵنیابین لە ڕاستی و دروستی ئەو داتایی کە لە هەرێمی کوردستانە هەیە و یعنی مطابق بۆ داتاکان کە هاتەوە بۆیە بڕیارێکی سەریع درا لەو کاتەیە کە سەرۆکی حکوومەت و هاتنە سەر خەت و ئەوانەکە فلتەرێک دانرێ بە زووی یعنی دوو جۆر معالەجە هەبوو یەکێکیان پێوترا مۆبایل فلتەر یعنی فلتەرێکە هەڵەگیری ئاوا وەکو کابینە و ئەهێنرێ وتیان یعنی ئاوەکە ئەوە نەخراب بوو ئەوەی زوویەکە تا سەردانەنراوە با ئێستا دەرخواردی دانیشتوانی نین یەکسەر ئەم مۆبایل فلتەرە بێنین هەتاوەکو فلتەر ئەساسیەکانە گات هات هەتاوەکو نە ئەو هاتۆ نە ئەمیشانە یعنی خەڵک هەرەی خواتەوە خەڵکی شەڕی خواتەوە بە ناچاری ئێستا تۆ بڕۆ سەیری ئاخر بەس ئەمە یعنی چی هەموو ئەوانەی گوێتان لێە ئەوە ڕۆژنامە نووس نییە تا بڵێن بۆ نمونە قسەی گیرفانێتی و لی وەرنەگرن ئەوە دکتۆری جامعە ئەڵێ ئەوەی ناومان ناوەبەندا و کۆبوونەوەی زێرابی چەند شارێکە ئەو زەمانە و تویانە خەتەرە بخورێتەوە ئێستا ئەڵێ چەند جار پیسرە لەو کاتە و ئێستش خەڵکەکەی خواتەوە دەئیتر چۆن کۆلێرا بڵاو نابێتەوە دەئیتر چۆن سەرەتان بڵاو نابێتەوە ئەمڕۆ معالەجەی نەکەن سبەینە درەنگترە ئەمڕۆ کەمتری تێچێت سبەی زۆرتری تێچێت ڕاستە تا دوێنێ سکچون نەبوو بەڵام بەخوا شتی لە سکچون خراپتر هەیە شتی لە سکچون خراپتر نییە هەموو ئەویان وەتە بۆرن یعنی ئەمە زاهیرەکەیە ئەی